بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە باسەکانی هەستانەوەی ئوممەت و دروستی حەضارەتی ئیسلامی یان بیرکردنەوە لەو شێوازە دەوڵەتەی کە ئوممەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دروستی ئەکەن، حەزم کرد لەم سەرەتای ئەم دەرسەمانە کە تەکمیلەی دەرسی پێشووە مەسئلەیەک باس کەم کە مالک بن نەبی لە کتێبی شروط النهضەیە باسی ئەکە. ئەفەرمێ حەضارەت سێ پایی زۆر گەورەی هەیە، شارستانیەتی سێ پایی زۆر گەورەی هەیە. سێ پایەکە بریتە لە ئینسان و گڵ و زەمەن و کات، پێویستی بە مرۆڤ هەیە. گڵ مالک بن نەبی مەبەستی بە ئەو سنوورەیە کە تۆ هەتە ئەو واریداتەیە کە دەست ئەکرد، واتە پێویستی بە ثەروە هەیە، پێویستی بە بەشی اقتصاد هەیە، پێویستی بە زەمینەیەک هەیە کە بۆت بڕەخسێ تاوەکو هەڵسیتەوە. ئەفەرمێ حەضارەتی ئیسلامی ئەم سێ پایەی هەیە، وەکو ئەسپێک وایە ئەم سێ پایەیە. ئەو کەسەی کە سواری ئەسپەکە بوو، ئەسپەکە ئەجوڵێنێ بریتێ لە ئاینی پیرۆزی ئیسلام. واتە ئاینی پیرۆزی ئیسلام زائیدەن مرۆڤ، زائیدەن ئەو ثەروەتانەی کە ئینسان هەیەتی، زائیدەن ئەو زەمینە و زەمانەی کە لەبارە بۆ هەستانەوەی ئوممەت. غیری ئەو قسەی تریان کردو لەسەر ئەوەی پایەکان چین، بەڵام ئەمەی کە ئەم فەرموویەتی گرنگی ئینسان زۆر گرنگە لە حەضارەتە. ممکنە ئینسانت هەبێ، زەویت هەبێ، زەمەنت هەبێ و شارستانیەتیشت نەبێ. بەنمونە بیرکەنەوە لە تەتار و مەغۆل. تەتار و مەغۆل هەموو جیهان، یا با بڵێم نیوەی جیهانیان داگیر کرد، هەموو شوێنە لەژێر دەستی ئەوانە بوو. یعنی بیرکەنەوە لە سینەوە هەتاوەکو شام شوێنێک نەبوو لە دەستی ئەوانە نەبێ، هەمووی کۆنتڕۆڵی ئەوان. ئەم هەموو شوێنە گەورەیە بە دەستیانەوە، مرۆڤیان لە بەردەسا بوو، خاک و زەمینە و ثەروەی گەورە و ئەی کوا ئێستا کوا حەضارەتی تەتار و مەغۆل هیچ ئاسەوارێکی شارستانیەتەکان نەماوە. بۆ چونکە ئەو شتەی کە محەڕیکە بۆی تیانە تەواجودی نەبوو. بۆیە ئێمە وا تەسەور نەکەن ئەگەر پارچە زەویەکمان هێنا جیامان کردەوە و کۆمەڵە موسڵمان تیا کۆبوونەوەی تر حەضارەتی ئیسلامی هەستاوەتەوە. جارە چووم بۆ لای پیاوێکی موسڵمانی دیندار، سۆفیە، زۆر سۆفیە، بەرماڵێکی دانابوو، عەبایەکی یابوو بەسەر شانیە، هەندێک لەو تەرتیبانە بڕێ تەسبیح و شتی لە پەنایە بوو. ئیتر هەستا زۆر ڕێزی منی کرد، وتی وەرە لەسەر ئەم سەجادەیە دابنیشە. منش دانیشتم، وتی ڕەئی چییە بەم شوێن و مەکانەی ئێمە؟ وتم وەڵڵاهی ئەم مەکانە ڕۆحی پێویستە، ئەگەرنا ئەم شتانە بەم شتانە ئینسان نابێتە وەلی خوا. 100 جار عەبا بەسەر شان تا عەباکەی کام شێخ زۆر گەورەی بێنە بێ بەسەر شانی تۆ، شێخی گەیلانی بێنە تۆ ناوی بە شێخی گەیلانی. سەجادەی ئەو بەرماڵای ئەو بێنە دانێ و تۆ لەسەری دانیشە ڕوو بە قیبلە بەخوا نابیتە شێخی گەیلانی. بۆیە ناو گرنگ نییە. کافران زۆر ئیشیان لەسەر ئەم لایەنە کردو. بۆیە ئەمە پێشەوەی بسمە سەر تەکمیلەی دەرسەکە ئەوتان عەرزکەم. وشەی خەلیفە مەسەلەن بەلای ئەمەوە زۆر گەورە و مقدسە. سیرەکەی کافریەت محاولە ئەکا، یان کۆمەڵە موسڵمانی نەزانیان وشەی خەلیفە لە شوێنێکا بەکەنە شوێنی خۆی نییە. ئەمە جەنگی مستەلاحاتە، جەنگێکی زۆر دوور و درێژ. یان ئەڵێن کاکە خلافەی ئیسلامی ئەبەو شێوازە ئێمە تەسەووری ئەکەین بە شێوازێکی بچووک پێشکەشمانەکرێ، بۆی حورمەتی ئەو خلافەی ئیسلامی نەمێنێ لە زیهنمانە. بۆیە تەنها مرۆڤ و خاک و ئەمە گرنگ نییە. گرنگ ئەوەیە ئایا فەردی ئێمە لە ناو حەضارەتی ئیسلامیە کە ئەمانە حەضارەت دروستکەینەوە، ئایا ئیسلام بەسەر سەرمانەوەیە، لە ناو دڵمانە ئیسلام محەڕیکی ئێمە ئەمان جوڵێنێ، یان مەذاهب، یان هەوا و ئارەزوو، یان مەذاهبی باڵتیل، یان عەقڵی بچووک؟ چییە ئەوەی کە ئێمە ئەجوڵێنێ؟ ئەمە گرنگە. بۆیە لە دەرسی پێشوا عەرزم کردن بەرزترین پلە ذەروەت و سەنامی الئیسلامی الجیهاد، بەرزترین پلەی ئەم حەضارەتە کە ئینسان کاری تیا بکە بریتێ لە جیهاد و تێکۆشان. جیهاد و تێکۆشان تەنها ئەمە نیە تۆ بڵێ وەڵا وشەی جیهاد بەکاربێنی وا تەسەوەرکەی سەجادەیەکە دانا و عەبایەکە داویتە تۆ بووی بە وەلی، تۆ بوویتە مجاهید.
بەو شێوازە نییە. ئەبێ صفات و ئەخلاقیاتی بەرزی مجاهدین لە توێ ئەبێ ئینجا تۆ مجاهدی. اینجا صفەتی یەکەم بێنەرە پێش شاوی خۆ ئەگەر دەوڵەتێکی مسلمانان دروست کرابێ چنگی دەوڵەتەکە بەرزترین پلە لەناو دەوڵەتەکە هێزی ئەو کەسانەیە کە لە پێناوی خوا گیانیان فیدا ئەکەن. دەیوەرە ئەمانە ئەبێت چ صفاتێکیان تیابێ. بۆی هەندێک لە زانایان فەرموویانە مادام ذروة سنام الإسلام الجهاد برسترين وشلبوبترين شد لإسلام بريتي للجهاد أبي أخلاقي مجاهديش شلبوبترين بلنا وإسلام أو عند جوان بوي درسي بيشو أرزم كردن مجاهد بير ناكوجي منال ناكوجي آفرت ناكوجي أهلي صومعو عبادة لهر دينك بين نايكوجي صومع يكتيق نادا خيانة ناكا خيانة أبد ناكا ئەمە بەچی دەستەبەر ئەبێ لەم جوندیە تۆ جوندیەکت هەیە لەناو دەوڵەتی مسلمانانە ئەتەوێت تەرتیبیکە قائیدێکت هەیە گەورەیەک ئەتەوێت تەرتیبیکە تەمان لەناو دەوڵەتی ئیسلامیە چوار شتمان هەیە چوار پۆل خەڵکمان هەیە کە کارەکەن بۆ دامەزاندنی دەوڵەت مەجموعەی یەکەمیان پێیانوتە جەماعەتی حوسبە جەماعەتی حوسبە وەکو ئەمنی مەدەنی وان هیچ شەک و شتێکیان پێ نییە ئەمر بە معروف و نەهی لە منکر بە بازاڕە ئەگەڕن بە هەموو شوێنەکە ئەگەڕن بڵاو ئەبنەوە ئەیانەیە پەیامی خوا لە هەر سوچێکە هەبێ ئەمانە تا زمانی دەوڵەتی لە زمانی ئیمامی عومەر خۆی بە بازاڕەکانە ئەگەڕا ئەسحاب ئەگەڕن هەواڵەکانیان ئەهێنا بۆ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دواتر وردە لە دەوڵەتی عەباسیەکانە بوو بە وەزیفەیەکی ڕەسمی دەوڵەت خەڵکێکی زۆری دانا و دامەزراند بوو لەم بوارە کاریان ئەکرد بۆ ئەوەی حەضارەتی ئیسلامی نەکەوێ لە هەموو سوچەکانی ژیانە هەبێت چونکە حەضارەتی ئیسلامی وەکو حەضارەتێک نییە لە سوچێکە هەبێت لە سوچێکە نەبێت لێرە قسەیە بکە لەوێ درۆیە بکە شتیوان نییە یعنی ئێمە هەتاوەکو سەیری حەضارەتەکانی تر نەکەن حەضارەتی ئیسلامی ناناسین هەتاوەکو سەیر نەکەی مەسەلەن ئەهلی قودس هەر هەموو زەمانیان درایە لەیان نەساڕاوە لەیان خاچپەرستەکانەوە کە ئێوە ضامنن ئەوەی بچێتە ناو بەیت المەقدس هیچ کێشەیەکی نییە دوایی کاتێکەوە درا بەدەستەوە بەیت المەقدس لەناو بەیت المەقدس چی کرا 200,000 مسلمان سەربڕ کە ئەمانیان درابووە کە چوو بوونە ناو مزگەوتەوە جەنگ ناکەین بەس بۆ ئەوەی بمێنینەوە هەموویان شەهید کران و کوژان مناڵ پیر گەنج هەمووی تەواو کرا بۆ ئیسپانیای ئەمڕۆ قورتوبە کاتێک کە گیرا بۆ مسلمان چیان لێکرا بۆ ئەو مەحاکیمی تەعزیبەی کە دانرا بە هەموو مێژووی ئیسلامیا بگەڕێ ئەدەواتی تەعزیبی خەڵکی دەست ناکرد کە ئەبەم شێوازە تەعزیبی خەڵکدا ئەی بە نەسارایە بگەڕێ بە با بڵێن حەضارەتی غەربیا بگەڕێ بزانێت چی و دەسەکەیە بۆ تابوتەکان تابوتە ئاگرینەکان تابوتە پڕبزمارەکان ئێستر لە مەتحەفەکانە تەواجودی هەیە ئەتوان لە یوتیوبەوەوانە بۆ خۆتان سیرکەن بزان ئەو ئەدەواتی تەعزیبەی کە حەضارەتەکانی تر بەکاریان هێناوە ئایا چییە چۆنە ئەی بوەرە سەیری ئیسلام کردن بزانێت هیچی هەیە لەمانە بۆیە عزیزانم زۆر گرنگە ئەو کەسەی کە فەردی موسڵمانە لە باسی حوسبا بێ ئەبێ ئەم پەیامەی بە تەواوی گەیاندە بێ حەضارەتی وەرگرتە بێ ئەگەر لە شوڕتا بێ بەشی دووهەم لە بەشی عەسکەری ئێمە بریتێ لە شوڕتا کە کاروباری ناو شار هەمووی تەنزیم ئەکا داخلیت تەنزیم ئەکا ئەمڕۆ پێوتێ وەزارەتی داخلی شوڕتا زۆر گرنگە سێهەم دانە بریتێ لە چی لە قەضا دەسەڵاتی بەسەر خەلیفەشە هەیە لە ئێمە لە ناو خلافەتی ئیسلامیە بێنە پێش شاوی خۆت ئەو دەوڵەتەی کە ئێمە دروستی ئەکەن شەیخ الشیوخ قاضی القوضات لەناو ئومەتی ئیسلامیە ئەتوانێت خەلیفە داگرێتە خوارە و محاسبەیک ئەوەندە دەسەڵاتێکی تەواوی دادگەرێکی تەواو لەژێر کۆنتڕۆڵی ئەم کەسایە کە ئەبێ ئەو لیجانانەی کە لە بەردەستیان لیجانانێک بن بۆ ئێستا ئێمە زۆر کات باسەکرێ ئیستیقلالەتی قەضا و نەداوانە هەموو لە ئیسلام هاتوو خۆ کافر و بێدین کۆم عەقڵیان هەبوو هەمووی کتێبی عەباسی ئومەویەکانە هەمووی تەرجەمە کرا 600 ساڵ قوانینی دەوڵەتی ئیسلامی لە ئەوروپایە خوێنرا یعنی ئێستا لەم ئەخیرانەوە دکتۆر مستەفای زەڵمی جارێک شتێکی خۆشی گێڕایەوتی کەسێکیان هێنابوو لە فەڕەنساوە بیرۆکەیەکی زۆر مهمی متەتەویری هێنابوو هەی بیرۆکەکەی باس کرد ئەوەیە کە هەر مناڵێت جەریمەکە ئەبێت دایک و باوکی باجی جەریمەکە بن ئەمەش پێم وتم ئەوە 500 ساڵ پێش ئێستا لە کتێبی فروعی مەزهەبی مالیکەوە بە درێژی باس کراوە یعنی باوک مناڵەکەی ئەگەر پارەکەی گەیشتە ڕێژەی زەکات با خۆی حدی بلوغی نەبێت تەکلیفی نەبێت من زەکاتەکەی بۆ دەرەکەین جەریمەیەکیشی کرد باوکەکەی بە جەریمەکەی ببژێرێ لە ڕووی مادیەوە تازە ئەو پێی ئەگات و ئەڵێ بیرۆکەیەکی نوێم هێناوە بۆ جیهان
كأبي أو كساني مكلف من الله كان راجر كان بينما يكر للديوان كان لزمان عباسي كان ديوانه زور تايبت دان رابو بناوي جرائم الأطفال جريمي من الله كان من الله يقول جريمي كر غلطي كر شو شيء كيش كان كي أم شو شيء أبجيره كيت يعني هموي الإسلام سبحان الله تواجد هي قاضي مسلمانان كشروطي زورة مفتي مسلمان جاء قاضي جاء شيخ الشيوخ جاء همو أمانة رتب لإسلام باسي سرب خويا أوش بشكل لإسلام بشكل زور جرينجن لا سلطي سياسي لنا دولتك أمانة أبي عدالتي خوا برباكن لنيوان مسلمان وغير مسلمان كافرق نبي ظلمي لي بكري لجد صلاة أمتي بيغمبري خويا صلى الله عليه وسلم كوتا دانش لو جيشيك همانا بريتيا لو جندي ولو كسانيك أمر بيوتي وزارتي خارجي بابلين يان بابلين وزارتي دفاع يا بابلين وزارتي هجوم شو إسرائيل ناوي وزارتي هجوم وإمج وزارتي دفاع مهم أو جيش كامليك هيا هرهمي أوش بخوي لك جهاد برباءك للدروي سنوري دولتي مسلمانان أوش خوي بخوي كمال جيش وكمال تايبد من ديه لبر أو كسيك لحسباء شكا أو كسيك لقضاء شكا أو كسيك لشرطة شكا أو كسيك جندي مسلمان لهر شوينك هيا براسي أبي أم صفتان تيابيت دي أواني كبيشتر باسم كردون زائدا بيوست عقيديك زور دا مزرابي هبي اما لناو همو كاركانا ممكن خلقي بيدينش بكار بين بلام لكاروبار مدنيا كان ممكن همو مسيحي كان كسي خوان بو دابنن كعدالتي خوابه لنا انا جيبجيك بسر برشتي خلقي مسلمان بلام او كسي كابيت جندي مسلمان ابي عقيدتي زودا مزرا باسلام لبيش هموشتي به لفكر وذهن وخيالات ومخيلي اما بو يتصورنا كي دولتي مسلمان دروس ابي جنديكي بهاو ارزوي خوي ايشكا جنديكي دسي جيراوة دمي بسراوة بإسلام أبي إسلام تحكم كابسر أم جندية برياراتي دين وعقيديكي بتو بو يسير كيلا أو كساني رسائلي في غنبري خوان أجيان صلى الله عليه وسلم كساني زور سادبو نأخلطا نأكوتن ألم زماناتو كإما عقيدة راسخنية جاري وهاي كسيق لسلطيكي زور قورا أبي تجاسوسي دولتي أشي أبي لقال حزبك علمانيا أبي لقال خلشيك أبي أشيك إيش وصف ماسونيتك بالرواب كان جاري وهي كسيك أبي تصورناك كشي لقال ماسونيته دستيك لك بو شو كم عقيدة راسخة نية بيركنوا في غمري خاص الله عليه وسلم لا أسراي بدر رؤكات إمام عمر أي عمر رأيت شيء شيبكين لا أسراي بدر شلون ما مليان لقلابكين بس كيفيتك إمامي عمر رضا رحمتي خوي لبي أفرمي كاستشاري بأكره أفرمي أويك فلان خزمي نزيكي من بديت دسي خوم فلان خزمي نزيكي إمام علي كعقيل برايتي بيدر دسي فلان كز بدر دسي حمزة فلان كز بدر دسي فلان كز همو خزمة كان بألو دس بيبكين آية بزانين عقيدة من دام زراويانا بزانين لدل مانا هواديه ومشركين يانا جوليك وحركيك وخلقي الشرك دار يانا تصورك عقيدة كسي مسلمان وادا مزراوة ناجولي خزمايتي قومايتي مادة وسروة وسامان بلا وبوست وناز أمشت بتشوكانا وكو إمام علي أفرمي خواتو خود أقاد ليه كإيمة سلطي مسلمانان ورقرين حبي سلطمان نية والله يا إلهي روناكينو بو أم دار براوان الدنيا أنا همو داري براوان للدنيا سلطة شيء بير بدري بويا بين بيرشاوي خود إما دولتك لمخيلي إما يهسته وجندكاني بريتين لمانيك عقيديك زور بتويان هي وشي لا إله إلا الله إيمان لدليانا هموشتك هيشتك تكاريقريان لسرناك نترس نعقوبة نتعذيبات نمغريات الدنيا تأثير لكاريقري لروتي أماناك ولا إشي أماناك بويا هميشا أو كسي أبيت بردي بنا غبو حضارتي إسلامي وهستانوي حضارتي إسلامي عقيدكي لخوي بيقرنكتر برنامجي ديني إسلام لخوي بيقرنكتر خود شي دبريته بس بيامكت من قرنجة بيامكت سركة قرنجة بوي أبيني لنا وأصحابها برسيو تشندن كخرمايا لدسيا باشم تشندن كخرمايا يعني أقرب خوم نخوم شيء من شهادة للرمى بتشندن كخرمايا كي لا أداء أتشو لبنا يا خويا جهادي أكيد أأم روحية برزة أأم همة برزة
ئەم عەقیدە دامەزراوە گرنگە. بۆیە دووهەمین خاڵ کە هەموو جوندێکی موسڵمان ئەبێ هەیبێ بریتێ لەو هیممەتە بەرزەی کە هەیەی، چونکە یەقینی هەیە مردنی ئەم لەناو بەهەشتە، یەقینی هەیە تەنها دەرگایەک لە نێوان ئەم و بەهەشت و دینداریە بریتێ لە چی؟ ئەم و ئاخرەتە تەنها بریتێ لە مردن. بۆیە مردن ئەهوەن شتە بەلای خەڵکی موسڵمانەوە. معنەویات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر کاری لەسەر کردووە. ئەگەر بە تەفسیل ئینسان سەیری بەشی معنەویات و بەرزکردنەوەی معنەویات و داڕمانی معنەویاتی کافر بکات لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سیرەیە زۆر شتی گەورەی بۆ دەرەکەوێت. ئەنی سێرەکەی لە عومرەی قەضایە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڕوا بۆچی ئێستا ئێمە ئەچین بۆ عومرە دەستی ڕاستمان بەم شێوازە بەڕووتی ئەهێڵینەوە؟ فەرمووی ڕەحمەتی خوا لەو کەسەی هێزی خۆی پیشانی کافرانەدا. مشرکینی قوڕیش بەس بە بینینی ئەم باز و ئەستورانە زنووخیان چوو. بۆیە ئەم دەرشکانی معنەوێتی کافر و بەرزی معنەوێتی ئیمان. بۆیە ئەهلی دین ئەبێ معنەوێتێکی زۆر بەرزێ بێ. یا لە فەتحی مەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەتیبەی کە بە دەوریانەوە بوو، بە دەوری پێغەمبەری خوا، یعنی حرەسی خاصی ئەو بوون، تەنها چاویان بەدرەوە بوو، هەموو گیانیان ئاسن بوو، هەمووی زرێ بوو هاتە بۆ خوارەوە. هەر بەوە معنەوێتی هەموو مشکینی قوڕیشی شکان و قەبائیلەکانی دەوروبەریشی شکان. بۆیە معنەوێتی خەڵکی موسڵمان ئەبێ هەمیشە لەو پەڕی بەرزیا بێ، سواء لە حوسبا ئیشەکەی لە قەضا ئیشەکەی. موسڵمان تەمەڵ نییە، کەسول نییە، بە تەمەڵیەوە کارکات وەکو ئەم زەمانەی ئێمە. ئەوە تەمەڵ نییە. بیرکەنەوە لە ئەصحاب، يعني فرسان بالنهار ورهبان بالليل. بروجا بير كرو هم شرش مشيرة هم ماندوبوني جستيا أي بشوا عابد كاني شو أهل قرياني شو أهل طاعتي شو يا زور زندوبو شون راهبي عبداتي كا عبداتي أنك أو انده همتيان عالي أو انده همتيان برزب. آية خلق إيمان دار تنها لاني معنوي قرنجي بأداء، يعني لروي معنوي وبرز بينها والله أبي تدريبي كي زور راقي برزي كردبي. بوي أبيني في غمري خاص صلى الله عليه وسلم لها مباركانا أصحاب رأى هنا أفرمي أو كسيتو فيري الرمي بو فيري شيرندازي بو شرش مشير بو فيري تيرندازي بو فيري هريك لما نبو ثم تركه دواي وازي لي هنا أو النعمتي كي خوي كفرانه كردو خو نعمتي كي بيداوا كفرانه نعمتك كردو. وإمام أحمد رضا رحمتي خوي له بالأواخر عمريا أفرمي كات زوزو بير بو زور كاس شمشيركي خوي هلا قرب شحاله يتواني إحنا أي إمام كل خوتو ناتو يمشي شمشير بو هلا قري أي والله أترسم لويك لو فرمايش تباسيم كخوم روايات مكردو ككفر نعمتكم كفر النعمت كخوي قور نعمتي بيداوم كفيري بوم دوای كفرانيكم. بويا مسألة تدريب الراقي يعني دي قد بدن بيغمبري خوا صلى الله عليه وسلم حتى وكو وفاتي كرد جنگي الرومي لغزوي تبوك بأصحاب كرد بوي لوتي الروم بشكينه بوي بزانك شتيقنية طبعا عربيان وابو كزناتو عن الروم بشكينه دي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لجنگي مؤتو لجنگي تبوك هردو كان أصحاب الراهنة لقل جنگ لقل روما إيه لناو مدينة ولناو شارع عادي قلاكاني خيبر وتيواني بيقرتن بوي فيري جنگي ناو شاربن خندقي بيقرتن بوي فيري خندق ليدان ببن لو بري الضعيفيا جنگي بدري بيقرتن بوي فيربن قلة وكثرة قرنية قرن أو عقيدة راسخة أو همة برزية أو تدريب برزية كإنسان مسلمان جيبت جيئك. تنظيم خلق مسلمان طبعا أما مسألة تنظيم خلق مسلمان زورم بيقرنجة طبعا يكيق لو قرفتاني ليري اعتكاف مانك هلا مزقوتا لسرو برنامج بودانا ونبوغنجا كان أمو السعادة وانا بيبخون سعادة وانا هلص هان والله من لو كاتا خوبنا لو كاتا هالناس أتشو لو كاتانا أخو لو كاتا كاتي عبادتي أمبو أو أتشو أخوت أمو كرم خومر خفدنا أخوم بو يقصكي من أشكانوا خفد بو أخوم أمتي إسلامي زول لدواوي والله أمير كدانرا هر أمري كي فرمو أبي وكو خوي جيبا جيبكري تبير كانوا لغزوة أحد يكشتي بسيط عقلي خوان بكار هنا أصحاب شكستي كي قوريان ببيغمري خواه هنا صلى الله عليه وسلم أم همجي أمروك أيبين لنا وجوري تحزب ولنا تنظيم وصما هركس خوي بخوي والرأي خوي وقسأكاتو كتلة دروسكاتو أما هي شيء إسلامي أما هي غرب أوروبا أمانة ما حضارة إسلامية حضارة إسلامية يقسيك توجيها
بۆیە هەر کاتێ ئەم هەموو فکرە ئاڵۆزە دروست بوو ئەم هەموو ڕێی و ئەم قسەیە هیچمان بە هیچ نابێت دروست نابین بۆیە واجبیەتی تێگەیشتن لەم تەنظیمە واجبیەتی لەسەر شانی تۆ چییە هەر ئەمرێک لە ئەمرەکان کە پێت کراوێت جێبەجێکی وەکو خۆی تەمان سوڵتانی مسلمانان لە فەرمایشتێکا فەرمێ ئینە من ئیجلال الله تبارك وتعالى بەشێک لە بە گەورەگرتنی خوا بەو عەزەمەتەی خۆی ئیکرام ذی السلطان المقسط ئەوەیە ئەو سوڵتانە ئەو کەسێک دانراوە بە خەلیفەی مسلمانان ڕێزی لێ بگری هەموو ڕێزێ لەو ئەگری خوات بە گەورەزانیوە تەسەوور کە چەند گەورەیە ئیسلام ئەم هەمەجێتە نییە کە ئێمە دەستمان داوەتی جاری وایە ئیمام 50 جار ئەڵێ ڕێک بنەوە ڕێک نابینەوە بڕواکەن ئەم فەرشانەم کرد دوو خەتی تیا بوو هاوارم لێ هەڵساوتم کاکە بۆم بکەنەوە بە یەک خەت وتیان خە ماوەسا دیکۆرەکەی تێکەشێ وتم بەخوا بێ هەر یەک خەت بێت چکە بوو بە دوو خەت ئیختیلاف بڕێ لە دواوە سێ بڕێ لە پێشەوە کاکە بە قوربانە بە یەک خەت بێ وی نەجاتم بێ چکە ڕێک نابینەوە تصور كأمتي في غمري صلى الله عليه وسلم وإليها تبه هامو كسك جاهل ونخر نوارخ هامو قساك هامو الرأي دربره هامو خوي بشد أزاني كرا إما بتوينوا إما أمتي تنظيمك سليم أمتك شون لنجا إمامك الله أكبر شو الركوع كسي قال والله بس السجدة جاري الله جاري جاب لم تشي بلمك بعد توزع بشت مسيرات كان جاء اسم الركوع هامو لقال إمامه كرا أو النظام ببينا ڕێک دەوڵەتی مسلمانان بێتە پێشچاو خەیاڵی دەوڵەتی مسلمانان بێ ئاوا بکەیت کورێمە دەوڵەتێکی زۆر منەظەمین ئێمە 1900 ساڵ عالەممان بەچی بەو نظامە بردووە بەڕێوە بۆیە ئێمە لە مخەیەلەی ئێمە وا ئەزانین دروستبوونی دەوڵەتی ئیسلامی ئەبەو شێوازە هەمەجیەتەیە نەخێر زۆر منەظەمە زۆر کاری بە تەرتیبە خەلیفە فەرمانەکانی واجبە لەسەر مسلمانان کەس ئاگای لێ نەبێت لە ماڵی خۆیان جێبەجێک ئەمەش فاریقی گەورەیە لە نێوان ئێمە و حەضارەتەکانی ترە بۆی حەضارەتەکانی تر هەموو یاسایان هەیە ئەو هەموو یاسان نێو دەوڵەتیە هەیە دانەیەکی جێبەجێ ناکرێت کوا ئەوەی کە زلهێزە کوا جێبەجێ ئەکا هەموو عالەمەیان کورد بیرکەنەوە لە سووریا باسی ئەوە کرێ کە ملیۆنێک و 500,000 کەس هەتاوەکو ئێستا کوژرا لەمانە نزیکەی 300,000 مناڵ 300,000 مناڵ کوژرا باش کێ کوشتی ئەمە چه دەسیسەیەک لە جیهانە هاتوو ئەم کارەی کرد بە مسلمانان و هەتا ئەم وەزع خەتیرە مسلمانان ئاوا تەقلیل بن و بچووک بن بۆ ئەمە هەمووی دەستی کافر و زوڵمی کافر و فەسادی کافر نیە لەسەر زەویە کە دروستی ئەکات و ئێمەش بێ ئاگا ئەکەوینە ناوی بۆیە کەسی مسلمان ئەبێ وا تەسەووری ئەم واقعە کە ئەیبینێ وا تەسەوور نەکات دەوڵەتی مسلمانانیش ئادەی بکوژە دەوڵەتی مسلمانان دەوڵەتی نظامە لە بچووکترین شوێنە تۆ نابێ بێ فەرمانی بکەی ئیلا لە شوێنێکە کە مەعسیەتی خوا بێ ئەویش چه مەعسیەتیە مەعسیەتێ بە ئیتیفاق ئەگەر مەسئلەی اختلافی بوو هیچ گومان بنمونە مەسەلا من شافعی مەذهب ئەگەر دەوڵەتی مسلمانان هات وتی حکمی دەوڵەت حەنەفی مەذهبە واجبە لەسەرم حەنەفی مەذهب خۆم بۆ خۆم عیبادەتی شخصی خۆم بە شافعیەتەکەم بەڵام لە کاروباری دەوڵەتە حەنەفیەت ئەخوا بۆم نییە من لە قازی مسلمان ڕخنە بگرم کاکە ئەخر ڕەئی من وانیە ڕەئی تۆ چی ئەوە دەوڵەتە بڕێداوە بۆیە سولەیمانی قانونی کاتێ قانونی بۆ دەوڵەتی عوسمانی دانا لەسەر مەذهبی بۆ حەنیفە داینا لە هەموو وڵاتانە هەموو ئەوە جێبەجێ ئەکرا کەسیش لێلا نەئەدا هەمووشی بە تەنظیم لەگەڵیا ئەڕۆژ کۆتا خاڵم لە خزمەتانە کە دەوڵەتی مسلمانان ئەبێ زۆر گرنگی پێ بدە و هەموو کەسێکی مجاهد لە پێناوی خۆیەوە هەموو جوندێکی ئەم ئومەتە ئێمە هەمومان جوندی لەناو ئەو حەضارەتە گەورە هەمومان ئەبێ کاری لەسەر بکەین و هەمومان گوناهبارین کاری لەسەر نەکەین بریتیە لەوەی کە ئێمە هەمیشە تەسلیحێکی زۆر باشمان هەبێ تەصنیعی عسکەریمان هەبێ یعنی بیرکەنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو مەدینەیە وردە ئیتر ئەویست کاروباری لە ساڵی 2 هیجریە وردە کاروباری مسلمانە ڕێکە خست دەستی کرد بەوانەی کە شمشێر دروست کرد بوو ئەمانە کەسانی زۆر زیرەکن بابێن شمشێرەکانمان بۆ دروست کرد ئادەی ئەوانەی کە ڕمەکان دروستەکەن بابێن فەرمایشتێکی فەرمووی إن الله لا يدخل بالسهم الواحد 3 نفر الجنة خوا جل جلاله بەیەک دانە سەهم کە دروستە کرێ 3 کەس پێچێتە بەهەشتەوە یەکەمیان صانعه المحتسب ئەو کەسێکەوە دروستی ئەکا لەم کاتی دروستکردنە نیەتی خەیرە خوایان ئەمە دروستەکەم بۆی ئومەتی ئیسلامی سەرکەوێ پێی
دووەم والرامي به ئەو کەسێک کە ئەیگرێتە دوژمن و کافر. سێهەم والمعد له ئەو کەسێک کە بۆی حازرەکە و ئەهێنێتە بەردەسی. هەر سێکیان پێکەوە بە یەک سەهم چوونە ناو بەهەشت. چەند کە دەستی بەرەکەوێت دەستی ئەم سەهمەی بەرەکەوێت تا ئەگاتە لای ئەو مجاهیدە و ئەی تەقێنێ هەمووی بە ئەجر بۆیانە نووسرا. ئەی ئەمڕۆ عالەمی ئیسلامی لە چه ئاستێکە؟ یعنی ئەمە مخەیەلەی دروستبوونی دەوڵەتی موسڵمانان بەچی ئەکەن؟ بە چه تەصنیعێکی ئەسکەری؟ بە ڕووسی و ئەمریکی، بە صینی، بە لیبی، بەچی ئێمە یعنی بەتەمان چی بکەین یعنی لە تەصنیع ئەسکەریە؟ بۆ ئەم ئومەتە نابێ بکەوێتە سەر قاچی خۆی و خاوەنی هەموو شتێکی خۆی بێ. هەر کاتێ چەکی کافر تۆ هاتی بە چەکی کافر هاتی بڕیارەتدا جیهاد کەی دڵنیا بە لە ئەوەڵەوە شکستە هێناوە. ئەبێ خۆت خاوەنی چەکی خۆت بی، خۆت خاوەنی دروستکردنی کاری خۆت بی. بۆیە لەناو مەدینەی شاری پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم لە پێش جەنگەکانە زۆرێک لە ماڵەکان وەکو تەصنیع ئەسکەری خەریکی تاشینی دارەکان بوون بۆ ڕەمەکان. و ئەزان ئێمە لە جێشی موسڵمانانە هەموو جۆرێک لە جۆرەکان تەحدید نەکراوە. بۆ یەکەمین کەس کە باروتی دروست کردو کێ دروستی کردو؟ مەگە خەڵکی موسڵمان دروستیان نەکردو. ئەزان چەند کتێب هەیە ئێستا بە مەخطوطی و نووسراوی لە کتێبخانە مەخطوطەکانی بەرلین و زۆرێک لە وڵاتەکانی ترە کە باسی ئەوە ئەکات ئالاتی حرب موسڵمانان چۆن دروستیان نەکرد، چۆن منجەنیقیان دروست کرد. بۆ لە کتێبی نەسرانەکانە نەهاتووە کە گەورەترین کێشەیان ئەو ئاگرە بوو کە دا ئەباری بەسەریانە و ئەتەقیەوە لە ناویانە نەیان ئەزانی چییە. باشە بۆ ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا دواکەوتوو بووین و تەسەورەکەن چوین شتی کافرمان هێنا و تەقانومانە فێر بوون چۆن بتەقێنرێ. ئومەتی ئیسلامی خاوەنی عەقڵێکی زۆر کارای گەورە بوو. بۆیە عەزیزانم لە هەستانەوەی حەضارەتی ئیسلامیە هەموو شتێ خۆمان خاوەنی شتی خۆمانین، هەموو کارێک خۆمان خاوەنی کاری خۆمانی. ئەمە کە عرستانەکەم لە تەصنیع ئەسکەری ئەمە بەستم ئەوە نییە تۆ هیچ شتێکی ئەو بەکار نەهێنی، نا، بەڵام نابێ هەتا مردن چاوەڕێ ئەوکەی، ئەبێت تۆ کاری خۆتت کردبێت، تەتەورت کردبێت، نەوەستابی منجەنیق کافر بەکارێنە ئێمەش بەکارمانێنە. بەڵام منجەنیقی ئومەتی ئیسلامی گۆڕا لە منجەنیقێکی بەردوەشاندنەوە بۆ ئاگر وەشاندن. ئەمە عەقڵی موسڵمانان دروستیان کرد. بۆیە سێرەکەی دەیان کتێب لەو بابەتانە نووسراوە چۆن بارود دروستەکەی، چۆن ئەتوانی بەردێک دروستکەی ئەم بەردە گەیشتە ناو کافر بتەقێتەوە. دەیان کتێبی لەسەر نووسراوە و چۆن تەنزیمی جێیشەکرێت، چۆن ئەچێتە پێشەوە، چۆن هەموو ئەمانە ئەمە مێژووی ئێمەیە، حاضری ئێمە ئێستا ڕاستە ساحەبی هیچ نین، بەڵام ئەبێ پلانمان هەبێ بۆ ئایندە، چونکە هیچ حەزارەتی هەڵ ناسێتەوە ئەگەر مێژووی خۆی ئاگا لێ نەبێ، ئەمڕۆی خۆی ئاگا لێ نەبێ، بەرنامەی بۆ ئایندەی نەبێ. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بمانگەڕە لەو کەسانەی کە ئەبنە جوندی لە ناو حەضارەتی ئیسلامیە و ئەم حەضارەتە زیندوو ئەکەنەوە. یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە دەستی کافران ڕزگارمان کە. خوای داوات لێ ئەکەین ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم جارێکتە بگێڕەوە سەر زەوی و عەدالەتی خۆتیان پێ بەرپا کەرەوە یا رب العالمین. یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان ئارام کە یا رب العالمین. خوای ماڵمان ئارام کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای بمان گێڕە لەو کەسانەی یا ئیلاهی بە دڵ بە ڕۆح دینەکەی تۆیان خۆشەوێ یا رب العالمین. خوایە خۆشەویستی بەرنامەکەت و عەدالەت لە دڵمانە جێگیر کە یا رب العالمین. خوای بمان گێڕە لەو کەسانەی کە بە مانای کەلیمە بە صدق و ڕازگۆیەتی لەگەڵ تۆیە دینداری ئەکەن یا رب العالمین. خوایە خۆتمان پێ بناسێنە یا رب العالمین. یا ربی خوای محبەتی خۆت لە دڵمانە جێگیر کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای تۆ خۆت ئەزانی ئەمڕۆ ئومەتەکەت گرفتێکی زۆر زۆر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گرفتێکی زۆر زۆرمان هەیە یا ئیلاهی هەموو گرفتەکانمان بەرزەکەینەوە بۆ لای تۆ یا ئیلاهی مەمان دەرە دەستی خۆمان بۆ چرکە ساتێک هەموو گرفتەکانمان بۆ چارەسەرکە دروستمان کەرەوە هەڵمان سێنەرەوە همەتمان بەرز کەرەوە یا رب العالمین دامان مەزێنەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە بە سادیقانە و ڕازگۆیانە لەگەڵ دینەکەی تۆیان یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین لێرەوە مسلمانێکی زۆر یا ئیلاهی وایان زانیوە ئێمە ساڵحین و هانایان بۆ ئێمە هێناوە دوعایان بۆ بکەین یا ئیلاهی تۆ خۆت ئەزانی کە ئێمە هیچمان بەدەست نییە بەڵام تۆ خۆت خستوێت دڵیان یا ئیلاهی نزا و پاڕانەوەی هەمویان بەرزەکەینەوە بەلای تۆ ئەوەی کە ئەیانەوە پێیان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای سڵاوی ئێمە بگەێنە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە خۆی بمان گێڕە لەو عەبدانەی کە ئەو خۆشەویستە لەیان ڕاضیە یا ربی خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەی کە وتمان لێمان قبول کە کەلیماتانەی ئەی بیستین خۆی لێمان قبول کە یا ربی خۆی گیان داوات لێ ئەکەین ئەم دەرسانە بکرە چرایەکی ڕۆشنمان لەناو گۆڕەکانمانە یا رب العالمین گۆڕەکانمانی پێ ڕۆشن کەرەوە لە عاقبەت و ئاخرەتە یا ئیلاهی لەسەر نامەی لەسەر أعمالي صالحة وحسنة إما حسابك يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من شو يجبوري خواهي من قبولك يا ربي